پەیامی تۆبەکردن بۆ بەدەستهێنانی گوناهبەخشین و ژیانی هاوبەش لەگەڵ خودا دەبێ ئەزموونی تۆبەکردنی ڕاستەقینە بکەیت. تۆبە وشەیەکی کتێبیە، بنەمایەکی کتێبیە. لێرەدا لە ئەنجیلی مەتا ڕوون کراوەتەوە بە پەیوەندی لەگەڵ یەحیای لە ئاو هەڵکێش. هەرچەندە وشەیەکی کتێبیشە، بەڵام زۆر جار لێی تێناگەین. ئێمە وا پەروەردەکراوین کە ئەگەر کاری چاک بکەیت ئەوە خودا گوناهت دەبەخشێت. ئەوە تۆبە نییە، بەڵکو وەکو گوناهپۆشین وایە. ئەوەش لە کتێبدا نییە. گوناهپۆشین واتە تۆ هەوڵ دەدەیت قەرەبووی گوناهەکانت بکەیت. هیچ کەس لە ئێمە ناتوانیت نرخی گوناهەکانی بدات. ڕزگاری بەخشینی خودایە. تۆبەش بەشێکە لە ڕزگاری کە بە نیعمەت لە ڕێی باوەڕەوە. بۆیە دەبێ واتای تۆبە بزانین تا لێمان تێک نەچێت. با پێکەوە بزانین چۆن یەحیای لە ئاو هەڵکێش ئەم وشەیەی بەکارهێنا. تۆبە. مەتا 3:1-2 دەتوانین ناونیشانی پەیامی یەحیا بۆ تۆبەکردن دابنین. هەر لەو ڕۆژانەدا یەحیای لە ئاو هەڵکێش لە دەشتی یەهودیە دەرکەوت و پەیامی خودای ڕادەگەیاند. دەیگوت تۆبە بکەن چونکە پاشایەتی ئاسمان نزیک بۆتەوە. لێرەدا ئاماژە بە عیسای مەسیح دەکات کە بۆ جیهان هات. وشەی بەهێزی بوو بۆ سەرۆکانی ئاین کە هاتن بۆ شوێنی لە ئاو هەڵکێشانەکە. کاتێک کۆمەڵێک فەریسی و سەدوقی هاتن بۆ شوێنی لە ئاو هەڵکێشانەکە، پێیگوتن ئەی بێچووە ماران، وشانێکی زۆر بەهێزن. کێ ئاگداری کردنەوەتەوە لە دەستوورەی داهاتوو هەڵبێن. با بەرهەمێکتان هەبێت لە تۆبەکردن بوەشێتەوە. لێرەدا چی دەڵێ؟ بەرهەمێکتان نییە لەگەڵ تۆبەکردن بگونجێت. بە باتایەکی دیکە ئێوە خوددا ناناسن. پەیوەندی کەسایەتیتان نییە لەگەڵ خوددا. لە ژیانتادا تۆبە نییە. پۆلیسی نێردراو لە ناوەی ڕۆما یارمەتیمان دەدات بۆ تێگەیشتنی ئەم شتە. باس لە باوەڕدارانی ڕاستەقینە دەکات و لەگەڵ گەلەکەی دەدوێت کە خۆی یەکێکە لەوان. پێشترین وەک ئەوان بوو چونکە هێشتا تۆبەکردنی تاقی نەکردبووەوە. ڕۆما 2:28 ئەگەر کەسێک تەنها بە ڕەواڵەت جوولەکە بێت، ئەوە لە ڕاستیدا جوولەکە نییە. هەروەها ئەگەر خەتەنەکردن تەنها جەستەیی بێت، ئەوە لە ڕاستیدا خەتەنەکردن نییە. لەبیرتان بێت کە پۆلیس بۆ جوولەکە و نەتەوەکان و هەموو جیهان دەنووسێت، بەڵام لێرەدا لەگەڵ گەلەکەی دەدوێت. ئێستاش ئەو فەریسیانە کە هاتن و گوێیان لە یەحیای لە ئاو هەڵکێش بوو، بە پێی شەریعەتی موسا خەتەنە کرابوون، بەڵام لە دڵەوە خەتەنە نەکرابوون. پەیوەندیان لەگەڵ خودا نەبوو. دواتر پۆلیس دەرێ. بەڵام ئەوەی لە ناخەوە جوولەکە بێت، ئەوە لە ڕاستیدا جوولەکەیە. هەروەها ئەگەر خەتەنەکردن تەنها بە گوێرەی شەریعەتی نووسراو ئەنجام بدرێت، ئەوە خەتەنەکردن نییە، بەڵکو خەتەنەکردنی دڵ کە لە ڕێگەی ڕوحی پیرۆزەوەیە. خەتەنەکردنی ڕاستەقینەیە. ئەوەی ستایش لە لای خەڵک نییە، بەڵکو لە لای خودایە. وەکو پێیان بڵێت هەموو شتێک لەبەر خەڵک دەکەن تا پاداشتان بدەنەوە. پاداشتی ڕاستەقینە لە خودایەوە بۆ ژیانی خاکساری کاتێک لە دڵەوە خەتەنە بکرێت. ئەم قسەیە ئەمڕۆ واتای ئەوەیە کە دەبێ پەیوەندی ڕاستەقینەمان هەبێت لەگەڵ خوددا. پۆلیسی نێردراو یارمەتیمان دەدات لەوەی یەحیای لە ئاو هەڵکێش گوتی کاتێک عیسا هات. دواتر یەحیا بە وشەی بەهێزتر دەڵێت پێتان وانە بێت دەتوانن بە خۆتان بڵێن ئیبراهیم باوکوانە. ئێوە ڕۆڵەی خوددا نین لەبەر ئەوەی لە ڕەچلەکی ئیبراهیمن، بەڵکو بە باوەڕ و تۆبە و پەیوەندیەکی ڕاستەقینە دەبنە ڕۆڵەی خوددا. ئێمە ڕزگاری لە باوکمانەوە بەدەست ناهێنین.
ئەگەر ئەوان باوەڕدار بن. ئێمە پێویستە متمانەمان بە خودا بێت و لە دڵەوە خەتەنە بکرین. پێتان دەڵێم خودا دەتوانیت لەم بەردانە نەوە بۆ ئیبراهیم دروست بکات. ئەوە تا تەور خراوەتە سەرڕەگی دار. هەر دارێک بەرهەمی باش نەدات دەبڕێتەوە، فرێ دەدرێتە ناو ئاگرەوە. واتە ئەی فەریسیان، ئێوە بەرهەمتان نییە، تۆبەی ڕاستەقینەتان نییە، پەیوەندیتان لەگەڵ خودا لە ڕێی باوەڕەوە سەرنجی ئەوە بدەن کە چۆن باوەڕ و تۆبە پەیوەندیان بە ڕزگاریەوە هەیە، چونکە باوەڕ و تۆبە بەرهەمیان دەبێت. یاقوب بەم شێوەیە باس دەکات چۆن بتوانین باوەڕی ڕاستەقینە بناسین. دەڵێ وەک چۆن جەستا بەبێ ڕۆح مردووە، بەم شێوەیەش باوەڕ بێکردار مردووە. دەتوانین بڵێین ڕزگاری بە باوەڕ، بەڵام ئەگەر باوەڕەکە ڕاستەقینە بێت ئەوە بەرهەمی دەبێت و بەرپەرجدانەوەی تۆبەیەکی ڕاستەقینە دەبێت. لێرەدا یەحیا باسی ئەمە دەکات. تۆبەکردن ئاماژە بە پەیوەندی لەگەڵ خودا دەکات کە لە لای ئەو سەرۆک ئاینیانەدا نەبوو. دواتر هەندێک لەو سەرۆکانە پەیوەندیان لەگەڵ خودا هەبوو کاتێک عیسای مەسیحیان پەسەند کرد. بەڵام تۆبەکردن بۆ باوەڕداریشە، چونکە هەندێک شت هەیە دەبێت تۆبەی لێ بکەین، تەنانەت ئەگەر باوەڕداریش بین. ئەمە لە دووەم نامەی پۆلس بۆ کۆرنتۆس 7:8 ڕوونە. جا ئەگەر بە نامەکە خەمبارم کردن، پەشێمان نیم، هەرچەندە پەشیمان بوومەوە، چونکە دەبینم نامەکە بۆ ماوەیەک خەمباری کردن. لێرەدا ئاماژەیە بەو نامەیە کە پێی دەگوترێت نامەی ئازاربەخش، کە بۆیان ڕق بوو بەهۆی گوناهاکانیان، بەڵام ئەوانە وەڵامدانەوەیان بوو لەگەڵ نامەکە، تۆبەیان کرد. واتە کاتێک زانیم ئێوە خەمبار بوون، منیش خەمبار بووم چونکە نووسی بووم، بەڵام ئێستا دڵشادم، نەک لەبەر ئەوەی خەمبار بوون، بەڵکو لەبەر ئەوەی خەمباریتان ئێوەی بۆ تۆبەکردن برد. ئەمە ڕوونکردنەوەیە بۆ ئەوەی کە تۆبەکردن بۆ باوەڕدارانیشە. لێرەدا پێناسەی واتای تۆبەیە. یەکەم بۆ ڕزگاربوونە، چونکە بەشێک لە باوەڕ، دواتریش هەر تۆبە دەکەین دوای پەسەندکردنمان بۆ عیسای مەسیح. ئەگەر لە خواستی خودا دوور کەوینەوە، دەبێ بەدڵەوە بگەڕێینەوە بۆ خودا. ئەمەیە تۆبەکردن. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری تێرامان و وەڵامدان. یەحیای لە ئاوهەڵکێش لە هاتنی یەکەمی مەسیحدا پەیامی تۆبەکردنی ڕاگەیاند. کاریگەری هاتنی دووەمی چۆن دەبێت لەسەر پەیامی ئەمڕۆمان. یەحیای لە ئاوهەڵکێش دەیگوت ئەمەیە بەرخی خودا کە گوناهی جیهان هەڵدەگرێت. بێگومان خۆی عیسای مەسیحی لە ئاو هەڵکێشا و ڕوحی پیرۆز هاتە سەری و ئاشکرای کرد کە ئەو ڕۆڵەی خودایە. لەو پەیامەدا گوتی تۆبە بکەن، مەسیح دووبارە دێتەوە، بۆیە ئێمە پێویستیمان بەوەیە کە تۆبە بکەین. بۆ پێداچوونەوە گرنگە سێشت بزانین. یەکەم، ئێمە پێویستیمان بە تۆبەکردنە بۆ ئەوەی ڕزگاری بەدەست بهێنین. داوامان لێ نەکراوە کردار ئەنجام بدەین تا ڕزگارمان بێت، بەڵام پێویستە ڕێگا و بیرکردنەوەمان بگۆڕین. ئێمە لە ڕێگای مەرگ و لە ناوچووندا دڕۆین. باوەڕی ڕاستەقینە بە عیسای مەسیح دەهێنین و ئاراستەی خۆمان دەگۆڕین. ئەمەیە تۆبەکردنی ڕاستەقینە. دووەم، وەکو باوەڕدار پێویستیمان بەوەیە کە تۆبە بکەین بەهۆی نعمەتی خودا لە ژیانمان. کاتێک بە پێی خواستی خودا نەژین بەهۆی نعمەتەکە، پێویستمان بەوەیە کە بگەڕێینەوە بۆ ئەو ڕێگایە کە لە دەرەوەی خواستی خودایە. سێیەم، بەهۆی ئەو خەڵاتانە کە بە باوەڕدارە سەرڕاستەکان دەدرێت و بە پێی خواستی خودا دەڕۆن، هەروەها یەکێک لەو هۆکارانە
کەوا دەکات بە پێی خواستی خوددا بڕۆین تۆبە بکەین ئەوەیە کە ئێمە نامانەوێ لە بەردەم تەختی مەسیح خەجاڵەت بین. کتێبی پیرۆز دەڵێت کەوا هەندێک باوەڕدار هەست بە خەجاڵەت دەکەن، خەڵاتەکان لە دەست دەدەن، بەڵام بێگومان ڕزگاری لە دەست نادەن. ئەوەش پاڵنەر بۆمان کە لە بەردەم تەختی مەسیحدا خەجاڵەت نەبین، چونکە توانیمان بە نعمەتەکەی بە پێی خواستی بڕۆین. هەمیشە هەوڵ دەدەین خواستی چاک و ڕەزامەند و تەواوی تاقی بکەینەوە. لە لای تەختی مەسیح خەڵاتگەلێک هەیە پێمان دەدرێت وەکو باوەڕدارانی سەرەڕاست. پاشان باوەڕداران ئەو تاجگوڵێنانە دەخەنە بەر پێی مەسیح چونکە تەنها ئەو شایستەیە. بۆیە با بنەماکە دووبارە بکەینەوە و هەوڵ بدەین بە پێی ئەو بنەمایە بژین کە دەڵێ. بۆ بەدەستهێنانی گوناهبەخشین و ژیانی هاوبەشت لەگەڵ خوددا دەبێ ئەزموونی تۆبەکردنی ڕاستەقینە بکەین.